سەرانی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە ماوەی حکومڕانیاندا هەمیشە لە کاتی بڕیارە چارەنووسسازەکاندا لە ژوورە تاریکەکان و بەڕێکەوتنی ژێربەژێر بڕیاریان لە هەنگاوی داهاتووداوە و بڕوایان بەڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسیەکان یاخود وەرگرتنی ڕای خەڵک نەبووە. بەڵام هەر ئەم حیزبانەی دەسەڵات نەریتیان بە جۆرێکە تەنها لە کاتی تەنگژە و دروستبوونی گرفت بۆ دەسەڵاتە حیزبەکەیان داوای یەکڕێزی و یەکهەڵوێستی لە خەڵک و لایەنەکان دەکەن. چاودێران پێیان وایە داواکردنی یەکڕێزی لە لایەنە جیاوازەکانی هەرێم لەلایەن دەسەڵاتی پارتی و یەکێتیەوە تەنها لە کاتە لاوازەکانی کابینە جیاوازەکانی داووە و ئەمەش بێمتمانەی جددی دروست کردووە لە نێویاندا. لە نوێترین هەڵوێستی لەم چەشنەشدا هەر یەکە لە حکوومەتی هەرێم و وتەبێژەکەی و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم داوای یەکڕێزی لە لایەنەکانی هەرێم دەکەن و دەڵێن ڕەوشەکە باش ناڵێت و مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە. ئەم وتانەی بەرپرسانی حکوومەتی ماوە بەسەرچوو لە کاتێکدایە حکوومەتی ناوەند بەشێک لە شایستە داراییەکانی هەرێمی خستە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و ئابووری لەسەر دواکەوتنی جێبەجێکردنی یاسای بودجە و ڕێکەوتنەکانیش هەردوو لە کەم تەرخەمیەکان دەخەنە ئەستۆی یەکدی. هاوڵاتیانی هەرێم بە بێزاریەوە لە بێباکی مامەڵەی حکوومەت دەڕوانن و پێیان وایە دەسەڵات هەر کاتێک قازانج و سوودێک بۆ هاوڵاتیان بەدی بکات دەکەوێتە فرۆشتنەوەی هەستی نەتەوایەتی و نیشاندانی حکوومەتی عێراق وەک دوژمنی لە مێژینەی کورد دواتریش بە کەم تەرخەمیەکانی لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکان پرسەکەی تێکدا و بۆ تەمایی زیانمەندبوونی هاوڵاتیان و فەرمانبەران. لە بەرانبەردا هەر کاتێک مەترسی لەسەر دەسەڵات و دارایی حیزب و بنەماڵەکانیان دروست بوو بێت ئامادەی هەر جۆرە سازشێک و هێنانی دەسەڵاتی بیانی و تەسلیمکردنی خاکی هەرێم بوون لە پێناومانەوەی دەسەڵاتە حیزبەکەیاندا. بێبەرنامەیی و نەبوونی ستراتیژی لە کارەکانی ئەم سێدەیەی دەسەڵاتی کوردیدا و گوێنەگرتن لە بۆچوونی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و سەرکەشی و تاکڕەوی لە بڕیاردا وای کردووە بەردەوام هەرێمی کوردستان ناتەبا و لاواز دەربکەوێت. بەم ڕەفتارەش دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە هەر کەس و لایەنێک زیاتر کاریان لەسەر لاوەزکردنی پێگەی هەرێم و بێڕۆڵبوونی کردووە.